بەڕێزان یەکێک لەو هۆکارانە کەوا ئەکات ئینسان یادگەی بەهێز بێت مێشکی بەهێز بێت معلوماتەکانی لا بمێنێتەوە نفسیەتی مرتاح بێت نفسیەتی زۆر خۆش بێت طبعاً بەڕێزان من دایما وتومە چی ئیسفادەیەک ئەکەی لە ژیانە چی ئیسفادەیەک ئەکەی لە ژیانە ئەگەر یادگە زۆر باش بێ بەڵام لایانی نفسیەتی تۆ ڕووخاو بێت ئەگەر ژیانە دڵت تەنگ بێت هیچ ئیسفادەیەکی نی کەواتە بەرزکردنەوەی مەناعەی خۆت لە ڕووی دەرونیەوە باشترین شتە بەڕاستی و ئینسان بۆچی یادگەی بەهێزەکە بۆ ئەوەی ژیانی خۆش بێت و دڵی خۆش بێت و چۆن ئەتوانی معلومات و زانیاریەکان لە مێشکی خۆتە بپارێزی لە ژیانی خۆتە بپارێزی صفەتێک هەیە ئەگەر ئەم صفەتە لە تۆ هەیە ئەگەر ئەم صفەتە لە تۆ هەیە سوپاسی خۆی گەورە بکە لە ناخی دڵتەوە و زۆر دڵت خۆش بێ چونکە تۆ لە کەمینەی خەڵکیت باشە ئەگەر ئەم صفەتە لە تۆ هەیە زۆر دڵت خۆش بێ چونکە تۆ لە کەمینەیەکی خەڵکی ئەگەر ئەم صفەتە لە تۆ شانیە ئەو بەڕاستی بە خۆتا بچۆرەوە و پێویستە چی بکەیت ئەم صفەتە بەدەست بێنی چونکە بەڕاستی ئەو کەسانی صفەتیان نییە خەسارەتمەندن لە دنیا لە کێشە و مشکیلان خۆشیەکانیشان لێ بۆتە ناخۆشی بەڕێزان خۆشیەکانیشان لێ بۆتە ناخۆشی حەسانی بەسری فەرمێ إن الله ليمتع بالنعمة ما شاء وإذا لم يشكر انقلبها عذابا خواي گەورە نعمت بەسەر عەبدەکەی ئەڕێژێ نعمت بەسەر ئەبدەکەی ئەڕێژێت چەندێک بێ ئەگەر شکری نەکە سوپاسگوزار نەبێ بۆ نیعمەتە انقلبها عذابا ئەیکاتە چی؟ ئەیکاتە ئەزیەت و ناڕەحەتی بۆی پارە و ماڵی هەیە ئەبێتە ناڕەحەتی بۆی لەبەرکردنی مێشکی خوای گەورە مێشکی باشی پێداوە ئەبێتە ناڕەحەتی بۆی چاوی پێداوە ئەبێتە ناڕەحەتی پێی چکە بۆ شکری خوای گەورەی پێ ناکە نەزەری پێکە سەیری فیلمی خراپی پێکە سەیری ناموسی خەڵکی پێکە بە چاوی ڕقەوە تەماشای خەڵکەکە دەم و زمانی پێداوە چی پێکە چه خەیبەتی خەڵکی پێکە ئەچێ دوو زمانی ئەکە چه ژیانی خەڵکێکەدا بەینی وڵاتان تێکەدا دەستی پێداوە کۆمەتی خراپەکە ماڵی خەڵک وێران ئەکە خەڵک ئەکوژێ خەڵکە بڕێ ئەگەر شکری نەکە ئەبێتە چی ئەبێتە عەزاب بەسەری بە هەمان شێوە مێشکی ئینسان ئەگەر شکری خوای گەورە نەکە ئەبێتە چی ئەبێتە ناڕەحەتی بەسەریەوە ئەبێتە سەری بەسەریەوە ئازیزان خۆشەویستان بەڕاستی لەبەرکردن قەدری لەبەرکردن ئەو کاتە بەهێز ئەبێ ئەو کاتە پێی ئەزانی کە شکرت کرد یعنی کاتێک معلوماتێک حفظ ئەکەی پڕ بە دڵی خۆش شکری خوای گەورە بکە کاتێک تەکنیکێک وەرئەگری پڕ بە دڵ و چاوی خۆش شکری خوای گەورە بکە چکە بۆ ئەمە کەنزێکە ئەمە گەنجینەیەکە هاتوتە دڵی تۆ هاتوتە مێشکی تۆ هەست مەکە کۆمەڵە شتە لەبەری یەکەی تۆ ئەڕوا لەبەر یەکە مەڕوا لەبەر یەکە ئەڕوا بگەڕێرەوە بۆ خۆت بزانە چ کێشەیەکت هەیە بۆ شکری خوای گەورە ناکەی چکە بەڕێزان شکرکردن سوپاسگوزاری نیعمەتی سوپاسگوزاری لە مێشکەوە دەست پێ ئەکات دوایەوە بۆ هەموو جەستت بۆ ئەو دڵت بۆ هەموو نیعمەتەکان هەر کەسێک سوپاسگوزار بێ دایما شکری نیعمەتەکانی خوای گەورە بکە زانان فەرموویانە بە شکر بە ئەلحەمدولله پێیان فەرمووە دوو صیفەتی هەیە پێیان فەرمووە الحافظ يعني چی الحافظ يعني نعمەتە مەوجودەکان ئێستا نیعمەتانی هەتا ئەیپارێزێ بۆت جوانیت هەیە جوانیت هەیە ئەیپارێزێ بۆت ئەگەر شکری خوای لەسەرکەی لەش ساغە ئەیپارێزێ بۆت لەبەرکردن باشە ئەیپارێزێ بۆت ماڵە منداڵت هەیە ئەیپارێزێ مەحشەکە باشە ئەیپارێزێ خوێن پێویستە حەماگانە نییە بڕۆی خوێن بکەنە لاشە سوپاسی خوای گەورە بکە خوای گەورەی پارێزێ بۆت بەردەوام لە شکری خوای گەورە بەیانی هەڵەسی لە خەو کەسی وا بووە بەڕێزان شەو خەوتووە بەیانی هەڵساوە لە خەو یان یەک دانە ئیش ناکات یەک شت ئیش ناکات وشک تەواو ناتوانێت ئەگەر تۆ شکری خوای گەورە دایما بکەی سوپاسی خوا کرد ناخی دڵتەوە
نفسیەتێکی ماندوو زیندووە بێتەوە. پاشان ناوە چی؟ الجالب. الحافظ ئەی پارێزی ئەوەی هەن. الجالب چیەکە؟ جەلبەکە ڕایکێشێ ئەو نیعمەتانەی لە دەستت چووە یان نەهاتووە لە دەستت چووە کە تۆ دامەشکری خوای گەورەکە لەسەر ئەوەی کاتە ئەیهێنێتەوە بۆت تاوەکو چی؟ تا ژیانە پڕە بێت نیعمەت. یعنی دایمە چی بکە؟ دایمە ئەو نیعمەتانەی هەتە لە ژیانتە بیژمێرە، ئیحسائی بکە، قەشت، چاوت، دەست، نیعمەتی ژیان لە ژیانە شکری خوای گەورە بکە. ئەم خولە یعنی چەند کەس توێتی وەڵڵاهی دڵم پڕ گریان بۆ کاتی ئەم خولەم هەست خوێندووە چکەوتمە ئەمە ئەوە خەونی منەکە من بەدەست بێنم. ئەی خەڵکی تر چیاڵێ هەنەکە سەڵێ یعنی هەر خەڵکێک هەیە نەفسیەتی نازانم چۆن نایبم بەڕاستی تایسە نەمدۆزیوەتەوە هەرچی شتێکی پێ ئەڵێ جا ئەوە چی؟ ئەوە پارێجا پارە چی؟ ئەی سارە وەرە سارە چی؟ کارە بە یعنی زانی چۆنە دایمەشت تەحقیرەکە کەمێکە کاکەوە لەبەر کە بەربەستەکان ئەبڕی ئەمە ڕاهێنانی ئەوەیە فڵانەکەی سارە ئیجا چی؟ یعنی خۆی خۆشمان توانیشت لەبەر من هاتمە خولێکەوە ویشتم یەک جار یعنی زانی چۆن ناکاتەکە بمە سۆفانمان یەکسەر شەی سێری شتێ بکەم لەبەریکە یعنی بەوە نایەتە ناخولەکەوە چی بکە؟ کەنزێک وەکو گەنجینێکی زۆرە دۆزێتەوە. ئەم تەکینەکە باسەکری ئەم قسە باسەکری من نیعمەتێکی گەورەی بۆ من ئەزانە کۆچی وایە لە شوێنێکە ڕێەکەی لەگەڵ بڕە جەماعەتێ هاڕێ هەر گلەیەکە هەر بۆڵاکەی ئەمەکە ئاواکە ئەدا لە شتێک ئەو پارەیەکی دۆزیەوە برۆ ئەڵتۆنێکی دۆزیەوە ئەو شتێکی دۆزیە مەڕەتێک پرە هیچ نییە چییە ئەمە چییە ئەم گەڕانەوە ئەم گەڕانە هاوڕێکانی هەر غەنیمەت بۆکەن هەر قسەی ئیسفادەی لێکا کۆیە کاتەوە ئەم مامۆستاکەوتێکی باسەکە ئەوە شتێکی باسەکە باوەڕ کە بەڕێزان باوەڕ ئەکەن ئێستا جاری وایە بەناو کۆمنتەکان هاچم بە ناوی گروپەکان هاچم بەشداربی وێنای بۆ شتێک کردووە پڕ بە دنیا ئیسفادەی لێ شتێکی باس کرد ئەوەی دنیا ئیسفادەی لێەکە بەڵامەکەی تر یەک دنیا نیعمەت بە دەوروبەری ئەڕە هەرستی پێ ناکە ئیجا چییە خۆشمان توانین لەبەر ئەی بۆ لەبەر نەکەین ئەی بۆ ئەمە چییە؟ نەفسیەتێکی قورسە نەفسیەتێکی ڕازاگرانە بۆ چییەکە چێ لە ژیان نادی هەڵی کاکە بە سەفریە بکەیت بۆ دەشتە چییە ڕەن دەشتە چییە کاکە بڕێ بۆ سەر ئەو شاخە چییە ئەو شاخە چی باوڕین دوور ڕکات نوێژ عیبادەتیە بێکەوە کۆ بووینەوە یعنی زەی چۆن دایمە تەحقیری نعمەتەکە بۆیە ئەم شکرکردنە نیعمەتەکان ئەپارێزی نیعمەتەکانی ترش بۆ هێتەوە ئینسانێکی پڕ بە دڵ پڕ دڵتەکە لە خۆشی نیعمەت